مامۆستارین لەسەر تەوەرەکەمان گەشەپێدانی کردی گەشت و گوزاروەرەوە ئەو دیدارێکەوە سازکرابوو لە سلێمانی گفتوگۆ دەکەین و بەردەوام دەبین. پرسیارەکەمان لەوە بێت سازکردنی ئەم دیدارە ئامانج و گرنگی ئەم دیدارە چ کاریگەریەک لەسەر پێشخستنی کەرتی کوشت و کاڵبەجێ دەیاڵێتەوە بابەتانی تیدا باسکرابوون چی بوون؟ زۆر سپاسی ئێوە کام هەڵەتە گرنگی ئەم دیدارانە و ئەم سمپۆزیۆم و وەرکشۆپانەی کە ئەکرێت لە زانکۆ بۆ باسکردنی باسە گرنگەکانە کە ئەبێ بیخینە ڕوو ڕۆڵی خۆشمان ببینین وەکو زانکۆ بۆ هەوڵدان بۆ بەرەو پێشخستنی ئەو سێکتەرانە. یەکێک لە سێکتەرە زۆر گرنگەکان سێکتەری گەشت و گوزارە لە هەرێمی کوردستان کە ئێمە کەم و کورتیمان هەیە زۆر لەم سێکتەرە. ئەگەر ئێمە باسی گرنگی بکەین ئێمە لە 4 ڕۆ باسمان کرد لە ڕووی لە دیدی دەستەی وەبەرهێنەرانی کوردستانەوە یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان لەقەی سلێمانی لە ڕووی پەرلەمانی کوردستان لە ڕووی حکوومەتیش هەروەها لە ڕووی توێژەرانی زانکۆش مامۆستایانی زانکۆ. ئەوەی کە گرنگە ئێمە لێرە باسی کەین هەرێمی کوردستان وەکو ناوچەیەک لە ڕیزبەندی چلەمی وڵاتانە کە بنەمایەکانمان هەیە یعنی لە ڕووی گەشت و هەواوە بێ گەشت و هەواوە لە ڕووی شوێنی ئاسەوار لەم ڕوانەوە لە ڕیزبەندی چلەمینەنی ئەمە ڕیزبەندێکی باشە بەڵام لە ڕووی بەکارهێنانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان ئێمە بینین ئەتوانی ومانە 0.04 ئەم سێکتەرە بەکاربێن یعنی ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە 0.04 ینی توانراوتەنهاوەنە بەکاربهێنرێت لەبەرەوەی بۆ بەرهێنانێکی باشمان نەبووە لەم سێکتەرە لەبەرەوەی زۆربەی ئەو شتانەی کە بۆ نمونە یاسایەکی گەشت و گوزارمان نەبووە لە هەرێمی کوردستان کە تایبەت بێ کە ئێستا حاڵی حاضر لە پەرلەمان یاسایەک هەیە بۆ گەشت و گوزار ڕەشنووسی یاساکە یاسانیە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە هێشتا ئەم یاسایە تەواو نەبووە دانی دەوانێت ئەم خولە فریا بکەون یان فریان نەکەون ئەو یاسایە دەرکەن واتە تۆ ئەگەر یاسایەکی گەشت و گوزارت نەبێت لە هەرێمە چۆن بتوانین ئیشەکانی لەو دیدارەدا هیچ باز لەوە کراکە هۆکارەکانی جێبەجێ نەکردنی و یاسایەکە تا ئێستا بەس بە ڕەشنووس ماوەتەوە و ئەم خولەی پەرلەمانیش کۆتایی دێت هۆکارەکان چی بوون ئێمە بەسپاسەوە کاک لقمان وەردی میوانمان بوو کە خۆی سەرۆکی لیژنەی گەشت و گوزارە لە پەرلەمانی کوردستان ئەو وەکو لیژنەکان هەوڵێکی زۆریان نیاوە یاساکە ڕەشنووس و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە ئیشیش لەسەرەوەکەن کە یاساکە تەواو بێ ئەم خولە بۆچی تا ئێستا ئێمە کەم کورتیمان هەیە هەڵبەتە دەستەی گەشت و گوزارەوەی خستە ڕۆ سەرۆکی دەستەی گەشت و گوزار کە ئەوەیە هەتا وەکو ئەمڕۆ ئەوان وەزارەتێکی گەشت و گوزارمانە لە هەرێمی کوردستان بەڵکو دەستەیەکە سەر بە وەزارەتی شارەوانیە ئەمەش وای کردووە کە بودجەیەکی تایبەتیان نەبێ کە بودجەی شت نەبوون تۆ ناتوانانی گەشە بە هیچ سێکتەرێک بێ بەجددی بۆیە لەم ڕۆوە کەم کورتێکی زۆرمان هەیە هەڵبەتە ئەم کەم و کورتیانەش وای کردووە کە ئێمە وەکو زانکۆ هەوڵبین دەست بین لەم باسە و بیخینە ڕوو بکەینە مەوزوعەیە کە بتوانین دواتر هەمومان بەیەکەوە ئیشی لەسەر بکەین. باشە مامۆستا بە شێوەیەکی گشتی گرنگی ئەم دیدارانە تا چەندە هەنگاوێکی گرنگ ئەبێت بۆ ئەوەی بتوانین کەرتی گەشت و گوزار بەو بارودۆخەی کە ئێستا هەیە نەمێنێتەوە و بەرەو پێش بچێت. سەیریکە هەموو لە لای خۆی و ئیشەکە توێژینەوە وەکو توێژینەوە لەسەر گەشت و گوزار لە زانکۆیە هەیە حکوومەت ئیشی لەسەر کردووە وەکو دەستە پەرلەمان ئیشی لەسەرەکە وەبەرهێنەران پرۆژەیان هەیە بەڵام گرنگی دیدارەکە ئەوەیە تۆ ئەم هەموو لایەنە کۆ ئەەکەیتەوە لەسەر مێزی گفتوگۆ ئەکرێت دواتر ئێمەش ئەمە ئەەکەین بە یاداشتێک یاخود ئەیکەین بە کۆنووسێک بەرزی ئەەکەینەوە بۆ پەرلەمانی کوردستان کە لە هەموو دیدەکانەوەیە واتە ئەمە نزیکردنەوەیە و ڕووی مۆزوعەکانە ئەمەش وا بزانم باشترین شێوازە کە بتوان ئێمە هەموو خەڵکەکان کۆکەینەوە لەسەر مێزی گفتوگۆ و بتوانین دواتر ئەو کۆنووسە بەرزکەینەوە بۆ پەرلەمان و ئیشەڵا لە داهاتۆ ئیشی لەسەر بکرێت. کۆنووسەکە چی لە خۆگرت بوو دەرەنجامەکانی دیدارەکە چی لە خۆگرت هەڵبەتە هەرێکە و لە دی خۆی باسی کرد بەڵام هەمووی کۆک بوون لەسەر یەکڕا کە کەم کورتی هەیە
لە گەشت و گوزار ئێمە ئەبێ بەیەکەوە هەوڵبین بۆ ئەوەی بەرەوپێشی بخەین زوو یاساکە تێپەڕێ لە پەرلەمانی کوردستان بە یارمەتی برا پەرلەمانتارەکان کە بتوانین یاسایەکی تایبەتمان هەبێت لەم بوارە. بەڵێ یەکێک لە بابەتەکان کە باس کرابوو چۆن گەشت و گوزار بێتە هۆی زیادبوونی داهاتی حکوومەت. کاتە باز لە ڕێگەکانیشی کرا و ڕێگەیانی کە گەشت و گوزار لە ڕێگەیەوە توانێت بێتە داهاتێک بەدەست بێنێ بۆ حکوومەت بۆی پشتی پێ ببەسترێت چی بوون؟ خۆی گەشت و گوزار زۆر سوودی هەیە. یەکێک لە سوودەکانی ئەوەیە سەرچاوەیەکی داهاتە کە ئەتوانین بڵێن لەسەر ئاستی دنیا لە 44 وڵاتانی دنیا ئەتیمادیان لەسەر گەشت و گوزار. باڵە هەروەها لە ڕوویەکی تریشە لە ڕووی ئابووری ترەوە جگە لەوەی کە سەرچاوەیەکی گرنگە بۆ داهات هەلێکی کاری باش ئەڕەخسێنێ کە توانیوێتی بۆ نمونە لە 2020 بۆ 21 360 میلیۆن هەلی کار بڕەخسێنێ بۆ گەنجان. ئەمە ژمارەیەکی زۆر زۆرە، بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان ئایا توانیومانە ئەو هەلەکارانە بڕەخسێنیم؟ تو ئەگەر هەلی کار بڕەخسێنی بۆ تاک واتە ئابوورێکی تاک بەرزەکەیتەوە. ئەمە جگە لەوەی کە لە گەشەی ئابووری لەو شوێنانە شوێنە ئاسەوارەکان شوێنە گەشت و گوزارەکان گەشەی ئابووری بخۆیەوە ئەبینێ هوتێلی تیا ئەکرێ شوێنەوارەکان چاکەکرێتەوە بەردەوام خزمەت گوزاری باشانە بێت لە ڕێگەوبان لە ئاو لە کارەبا لە هەموو ڕوویەکە واتە گەشەی ئابووری تەنها گرنگ نییە لەوەی کە ببێ بە سەرچاوەیەکی داهات بۆ وڵات بەڵکو ئەبێ بە سەرچاوەیەکی داهات بۆ تاکی کوردیش ئەتوانێت سوود لەوە ببینێ. باشە ڕۆڵی کەرتی تایبەت لە نێو ئەم دیدارە چۆن باسکرا و هەڵبەتە گەشت و گوزار بە بێکەرتی تایبەت ناڕوا بەڕێوە. خۆمان نەزانین خاوەنی هوتێلەکان زۆربیان کەرتی تایبەتن، خاوەنی ڕیستۆرانتەکان، خاوەنی ئەو شوێنانەی کە ئەکرێ بۆ خزمەتکردنی گەشت و گوزار ئەبێ وەبەرهێنەرانی ئێمە پارەیەکی زیاتر بخەنە ئەو بوارە و لەو بوارە ئیسtisماریکەن بتوان لەو بوارە ئیش بکەن لە گەشت و گوزار بۆ ئەوەی دەرئەنجام ببێتە داهاتێک بۆ خۆیان و دواتریش بۆ وڵاتەکە. باشە تا چەند باسی ناوچە شوێنەوارەکانە کرد ئەوەی لە دیدارەکە خراپێتە ڕوو تا چەندێک توانراوە لە ڕێگەی ناوچە شوێنەواریەکانەوە کە خەڵکە گەشتیار سەردانیەکات ئەوەنە گرنگی بۆ ناوچە شوێنەواریانە بدرێ بۆی زیاتر گەشتیار ڕابکێشە بخۆ و ببێتە سەرچاوەی جاهات تا ئێستا شتێکی وا کراوە. هەڵبەتە یەکێک لەو باسانەی کە خرایە ڕوو بەڕێز سەرۆکی دەستەوە گەشت و گوزار ئەمەلخان باسی لەوەی کرد کە ئێمە گرنگێکی زۆرمان نەیەوە بەو شوێنانە ئەبینی لە وڵاتانی تر لە شوێنی لەو هاوشێوەی ئەو شوێنانیان هەیە گرنگێکی زۆری پێدراوە ئێمە تەنها توانیومانە جادەیەکی بۆ بکەین یا قاڵدرمەیەکی بۆ بکەین بۆ نمونە بۆی بگەیتە شوێنەکە لەوە زیاتر هیچی تری بۆ نەکراوە یاخود خەڵک زۆر نایناسی ئەو شوێنانە. بەڵێ کەم و کورتیمان هەیە و ئەوشمان باس کرد لە دیدارەکە کە ئەبێ زیاتر گرنگی پێ بدرێ و هەڵ بدرێ بەیەکەوە ئیش بکەین بۆی ئەو شوێنانە بناسرێت و ببێتە شوێنێک بۆ گەشت و گوزار. باشە کەواتە ڕێکارەکان بۆ ناساندنی ئەو شوێنانە و بە شێوەیەکی گشتی با بڵێن هەم لە ڕوا مێژوویەکەیەوە و هەم هەندێک ناوچەی تر هەیە با بڵێن کوردستان دەوڵەمەندەوە خۆت ئاماژی پێدەکەی هەم گەشت و گوزاری چارەسەر هەیە هەم گەشت و گوزاری هاوی هەم ئاینی هەیە هەم با بڵێن کللتوری شوێنەواری ئەمانە چۆن کار لەسەر کراوە چۆن ڕێگەی بۆ دانراوە لەم دیدارەدا تا بناسیێنرێ و تەواوی هاوڵاتیان وەروەها گەشتیارانیش پێی ئاشنا بن. یەکێک لە بابەتە گرنگەکان ئەوە بوو کە بتوانین ئاپێک دروستکەین واتە ئاپلیکیشنێک دروستکەین هەموو ئەو شوێنانەی تیاابێ بۆی گەشتیار کەیەت بتوانێت لە ڕێی موبایلەکەیەوە بگاتە ئەو شوێنانە و زانیاری تەواوی هەبێت. یەکێک لە پێشنیارەکان ئەوە بوو هیوادارین لە داهاتوە بتوانین ئیش لەسەر ئەوە بکەین. تا ئێستا ینی هەوڵی تەواتی دراوە کە بکرێتە بواری جێبەجێکردنەوە یاخود تەنها بەنووسینێک پێشکەش بە ئەوە بێ حکوومەت بیکات یاخود کێ ئیکاتەوە بەڕێوبەرایەتی گەشت و گوزار بەڕێز کاک عەلی لەوێ بوو بەڵێ ئەوان ئیشیان لەسەر کردووە و هەوڵیان ناوە پرۆژەیەەکە بەڵێ توانی ویانە ئیشێکی باش بکەن لەو بوارەوە و بەرەو پێشی ئێمە ناڵێن ئیش نەکراوە ئیش کراوە بەڵام پێویستیمان بە ئیشی زیاتر هەیە بۆ ئەوەی ئەم سێکتەرە بتوانین ببێتە سەرچاوەیەک بۆ داهات جگە لە نەوت بۆ حکومەت و دواتریش وەکوتم ئەبێ بە سەرچاوەیەک بۆ تاک
سەرچاوێکی داهات بۆ تا باشە دکتۆر جارە جگەر لە دروستکردنی ئەم ئەپەکە خزمەت بە گەشتیاران دەگەێنێت هەندێک جار کە گەشتیارانی بیانی ڕوودەکەنە هەرێمی کوردستان ناوچە گەشتیاریەکان ناناسن بوونی ڕێبەری گەشتیاری تا چەندە ڕۆڵی دەبێت لە ناساندنی شوێنە گەشتیاریەکان بۆ و گەشتیارانی کە ڕوو دەکەنە هەرێمی کوردستان و لە دیدارەکەدا چۆن باز لەم بابەتە کراوە بوونی ڕێبەری گەشتیاری گرنگە نەخشەی گەشتیاری گرنگە کە بتوانین ئێمە بەیەکەوە ئیشی لەسەرکەین هەڵبەتە بەرەوبەرایەتی گەشت و گوزار هەیەی بەڵام من پێم وایە ئەوە بتوانێت بگاتە هەموو هۆتیالەکان بۆ نمونە بگاتە هەموو ڕستۆرانتەکان کە زیاتر گەشتیاری بۆ ئەڕوا بۆی بتوان وێنەیەکیان دەستکەوێ هەیە کراوە لە بەڕێوبەرایەتی گەشت و گوزار ئەو شتە هەیە بەڵام پێم وایە ئەبێ زیاتر ئیشی لەسەرکەین بۆی بگاتە هەموو شوێنە گەشتیارەکان خەڵک زیاتر سوودی لێ وەرگێ باشە هەوڵەکان بۆ گەیاندنی خزمەت گوزاری بە شوێنە گەشتیاریەکان ڕێگە و بان بێت یاخۆت هەر شتێکی تر بێت کە پەیوەندی بە گەشت و گوزارەوە هەیە و ڕاکێشانی گەشتیارە هەیە بۆی بتوان بە ئاسانی بگەنەوە شوێنە لەلایەن دامەزراوە و یاخۆت حکوومەتەوە لە چ ئاستێکدا بۆ پێیوتت کە باس کراوە هەمووی لە دیدارەکەیە بەڵێ ئەو شتانە ئەو خزمەت گوزاریانە هەمووی گرنگە بگا بەس وەکو پێم وتی تا یاسایەکی گەشت و گوزارمان نەبێ نەتوانین بودجەیەکی بۆ دەستەبەرکەین ناتوانین ئەو شتانە بکەین بەڵێ بۆیە پێویستمان بۆیە قۆناغی یەکەم یاساکە بڕوە یاسایەکی گەشت و گوزارمان نەبێ دواتر ئیش لەسەر ئەوە بکەین کە هەوڵ بین بەیەکەوە دەستەی گەشت و گوزار ببێ بە وەزارەتی گەشت و گوزار وەزارەتێکی سەربەخۆ باشتر دەتوانین ئیش بکەین لەو بوارەیە باش لەو دیدارەدا ببوورە فەرمان لەو دیدارەدا خوێندکاران هیچ ئەوانی زانکۆی پۆلیتەکنیک خوێندکارانیش بەشدار بوونتیایە ئێمە زیاتر خوێندکاری کەم ترتیا بوو زیاتر مامۆستایانی زانکۆ بوو وەبەرهێنەران بوو سەحەب هوتێلەکان بوو ڕستۆرانتەکان و کۆمپانیاکان کە زیاتر پەیوەندیان هەیە بۆم پرسەوە بۆی ڕای ئەوان وەرگین چکە ئەمەیان تۆ لەسەر ئاستی بڕیاردانی پێویستیت بەو کەسانە هەیە بۆی لەوێ بەشدار بن لەگەڵتا باشە مامۆستا بە شێوەیەکی گشتی ڕۆڵی زانکۆکان لەم نێوەندەدا لە پێشخستنی کەرتی گەشت و گوزاردا چ ڕۆڵێک دەگەڕن و لە چ ئاستێکدایە کە خۆشبەختانە ئەم هەنگاوە ئەم دیدارە کە لەلایەن زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و دەستپێشخەری کراوە هەنگاوێکی باشە ڕۆڵەکانیان لە چ ئاستێکدا و تا چەندە گرنگە دیداری هاوشێوە لەلایەن زانکۆکانەوە کاری لەسەر بکرێت بەڵێ وەکو زانکۆی پۆلیتەکنیکی ئێمە ئیشی زۆرمان کردووە لەم بوارەوە یەکەم دیدارمان نییە نەک تەنها لە بواری گەشت و گوزار لە هەموو بوارە گرنگەکان و مانگی سێش کۆنفرانسێکمان ئەبێ لەسەر هەمان لەسەر پرسی گەشت و گوزار هەوڵمان ناوە ئیش بکەین بۆ ئەوەی ئەم پرسە بکەینە پرسێکی گرنگ خوارچەند خۆی پرسێکی زۆر گرنگە بەڵام زیاتر گرنگی پێبین بەوەی بتوانین بگەینە ئەو ئامانجانەی کە خۆمان هەمانەوەکو زانکۆ باشە ئەو ڕێگە چارەسەریانی کە لە دیدارەکەدا خرانە ڕوو چی بوون ئەگەر بە کورتی بەڵێ وەکو بە جەنابتن وت کۆنووسەکە ئەوەی لە خۆی گردوتەوە یەکەم ئەوەیە کە بتوانین هاوکاری پەرلەمان بین و پێشنیاری خۆمان بنێرین بۆ یاساکان هەروەها هاوکاری وەبەرهێنان بین بۆی ڕۆتینی وەرگرتنی ئیشەکان زیاتر بەڕێوە بووبە تەشجیعکردنی وەبەرهێنانە بۆی بتوانێت زیاتر هەوڵبا لەم بوارەوە هەروەها ئەم پرسە گرنگە چەند سوودی هەیە بۆ گەشەی ئابووری بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان ئەرینا مستەفا کە بەڕێزیان وەکو بەڕێوبەری سنتەری خزمەت لە کۆمەڵگەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەگەڵمان ئامادە بوو.